گرتنەوەی ئاوی زەی بچووک لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە هەزاران ماسی لەناوبرد. مەترسی بۆ ئاوی خواردنەوە و کشتتوکاڵ و ئاژەڵداری لە سنووری قەزای پشدەر دروست کردووە. ماوەی ڕۆژێکیش دانیشتوانی قەڵاتزێ بێ ئاوی خواردنەوە بوون. ڕۆژی 26 کە ڕۆژی شەممە بوو کۆماری ئیسلامی ئێران زێ بچوکی گرتەوە کە یەکسەر تەسیری لە ئاوی خواردنەوەی قەڵازی کرد و پرۆژەکەمان وەستا لە کارکەوە لەبەرەوەی مەسوبی ئاو زۆر دابەزیون پەمپەکان نەیانتوانی ئیش بکەن ئەوە یەکێک لە زەرەدەکان بوو. هەروەها ماسێکی زۆریش لە ناو زێ بچووک لە ناو چوو بە واستەی دابەزینی ئاستی ئاو و ئەو بیرانەی کە بۆ کشت و کاڵ بەکاردێن و فەلاحەکانی دەوروبەری زێ بچووک بەکاریاندێن ئاستی ئەوانیش دابەزیوە. ئەگەر بەو شێوە ئاو دابەزێت بە دڵنیاییەوە زیانی هەمەلایەنەی دەبێت و بە چارەسەر نەکرێت زیانی گەورە تووشی دەڤەرەکەمان دەبێت. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا بەهۆی گرتنەوەی ئاوی زەی بچووک کەمبوونەوەی ئاوڕوو لە ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق دەکات. بەڕێوەبەری بەنداوەکان و سەرچاوەکانی ئاوی هەرێم دەڵێت لە ڕێگەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی گرتنەوەی ئاوی زەی بچووکدان. خوار ناوڕاستی عێراق لە داهاتوویەکی تۆزێ دوورتردا خوا بڵێن یا غێر مباشر چونکە ئەو هەموو ئەو سەدەی دۆکان یاخۆ بەنداوی دۆکان تەغزیەکەی لە ڕووباری زاوی بچووکەوەیە ئەی تەمازارێکی زۆری لەوانیش بە باوانیش دەگەینێ. جنابی وەزیر بە وەکالەت وەزیری کشتتوکاڵ بە وەکالەت پەیوەندی کردبێ بە سەڵکنسەری گەران و پەیوەندی بە کاقوبات تاڵەبانی کرد جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە ئەمە دەبێت بەڕاستی هەرچی زووە هەوڵی دیپلۆماسی بۆ بدرێت بۆ ئەوەی ئەو گرتنەوەی نەخایە زیاتر نەخایەنێ و بەلای کەمەوە هەوڵ بدرێت بەشی ئاوی خەڵکی باشی خواردنەوەی خەڵکی قەڵاتزێ و جوتیارانی ناوچەی پشدەر ئاوەکە بەر بدرێتەوە بۆ زیاتر زەریان پێنەگا. ماوەی 2 ساڵە لەگەڵ نزیک بوونەوەی وەرزی هاوین کۆماری ئیسلامی ئێران ئاوی زەی بچووک لە هەرێمی کوردستان دەگرێتەوە. ئەمەش گرفت بۆ ئاوی خواردنەوەی قەڵاتزێ و کشتتوکاڵ و ئاژەڵداری و سامانی ماسی لە سنوورەکە دروست دەکات. لە ئێستاشدا بەهۆی کەمبوونەوەی ئاوەکە بە شێوەیەکی کاتی چارەسەری ئاوی خواردنەوەی قەڵاتزە کراوە. گەر کەمبوونەوەکەش بەردەوام بێت زیاتر لە 8,000 هاوڵاتی دانیشت و قەڵاتزێ بێ ئاوی خواردنەوە دەبن. توانە عومەر، کورسات نیوز، زەی بچووک.